سەرکردایەتی چەمکێکی گشتگیرە. سنوورەکان، کولتورەکان، پیشەکان و گروپە تەمەنیەکان تێئەپەڕێنێت. جا تۆ بەڕێوەبەری جێبەجێکاریت یان مامۆستایەک، ڕاهێنەرێک، خوێندکارێک یان دایک و باوکێک، تێگەیشتن و توانایی بەکارهێنانی سەرکردایەتی دەبێت گرنگێکی زۆری بۆت هەبێت. لەم پادکەستەدا ئێمە بە قوڵی خۆمان ئەخەینە ناو مودلێکی گشتگیری سەرکردایەتی بە ناوی پێنج ئاستی سەرکردایەتی. ئەم مودلە لەلایەن جان ماکسواڵ بۆ پەرەپێدانی سەرکردایەتی داڕێژراوە. سڵاوتان لێبێت. سوپاستانەکەم بۆ بەشداریکردنتان لەم بەرنامەیە بە ناوی ئاستەکانی سەرکردایەتی. ئەگەر ئێستا لێرەیت، مانای ئەوەیە کە تۆش وەکو ئێمە ئەتەوێت لە پرسی سەرکردایەتی تێگەیشتنێکی زۆرترت هەبێت. بەو مانایەیە کە ڕەنگە جاروبار لێی ورد بیتەوە و لە خۆت پرسیار بکەیت کە سەرکردایەتی چۆن کاریگەری لەسەر ژیانمان و پەیوەندیەکانمان و دەستکەوتەکانمان هەیە. سەرکردایەتی چییە؟ بۆچی گرنگە و چۆن کاریگەری لەسەر ژیانماندا دەنێت؟ بۆ زۆر کەس ڕەنگە سەرکردایەتی وەک چەمکێکی ئابستراک دەرکەوێت، شتێک کە لە ژوورە گەورەکانی دەستەی کارگێڕی یان پلاتفۆرمە سیاسیەکان بەکاردێت. بەڵام ڕاستیەکەی ئەوەیە سەرکردایەتی لە هەموو شوێنێکدایە و گرنگە و کاریگەری لەسەر ژیانمان هەیە. سەرکردایەتی لە ماڵەکانماندایە کاتێک دایک و باوکێک ڕێنمایی منداڵەکانیان دەکەن. لە قوتابخانەکانماندایە کاتێک مامۆستایان ئیلهام بەخشە بن بۆ خوێندکارەکانیان. لە شوێنی کارەکانماندایە کاتێک بەڕێوەبەران سەرکردایەتی تیمەکانیانەکەن. و ئەلبەتە لە حکوومەتەکانیشدایە کاتێک بەرپرسان بڕیارەدەن کە کاریگەریان لەسەر ژیانی ئێمە هەبێت. سەرکردایەتی تەنیا پەیوەندی بە نازناوێک یان پۆستێکەوە نییە، پەیوەندی بە کاریگەری و تەئسیرکردن و ئیلهام بەخشینەوە هەیە، پەیوەندی بە ڕێنماییکردنی ئەوانی دیکەوە هەیە بەرەو ئامانجێکی هاوبەش، یارمەتیدانیان بۆ ئەوەی بتوانن لە هەموو تواناکانی خۆیان کەڵگوەربگرن. سەرکردایەتی کاریگەر گۆڕانکاری ئەرێنی ئەهێنێتە ئاراوە، پەرە بە داهێنانەدات، بەرهەمهێنان بەرەو پێشەوە ئەبات و هانی گەشەدانی کەسی ئەدات و تیم و کۆمەڵگەیەکی بەهێزتر و خۆڕاگرتر بنیاد ئەنێت. بەڵام ڕەنگە لە هەمووی گرنگتر سەرکردایەتی باش کەسانی دیکە بەهێز ئەکات، ژینگەیەک دروست ئەکات کە مرۆڤەکان تێیدا هەست بە بەها ئەکەن، هەست دەکەن دەبیسترێن و پاڵنەریان هەیە بۆ ئەوەی ببن بە باشترینەکانی خۆیان. هەر لەبەر ئەمەشە پەرەپێدانی تواناکانی سەرکردایەتیمان بە بێگوێدانە ڕۆڵ یان پیشەکانمان ئەتوانێت کاریگەریەکی بەرچاوی لەسەر ژیانمان و ژیانی ئەوانەی دەوروبەرمان هەبێت. تا ئێستا ئێمە ئەوەمان شی کردەوە کە سەرکردایەتی گرنگە و جەوهەری ژیانمانە و لە هەموو شوێنێکدا کاریگەری هەیە. بەڵام با بە وردی ئەم پرسیارە بورژێنین کە بەڕاستی مەبەستمان لە سەرکردایەتی چییە؟ چی کەسێک ئەکاتە سەرکردە؟ ئەگەر بە دوای پێناسەکانە بگەڕین، ئەوە بێشمار پێناسە ئەدۆزینەوە کە بۆ سەرکردایەتی دانراوە. هەندێک پێناسە جەخت لەسەر دەسڵاتەکەنەوە، هەندێکی تر جەخت لەسەر کاریگەری و ئیلهام ئەکەنەوە. بەڵام ئەگەر کورت و پوختی کەینەوە ئەتوانین بڵێین سەرکردایەتی توانایی ڕێنماییکردن و کاریگەریکردن و ئیلهام بەخشینە بە خۆت یان کۆمەڵێک کەس بەرەو گەیشتن بە ئامانجێکی هاوبەش. بەڵێ خۆت، چون ئەوەڵین و گرنگترین کەسێک کە ڕێبەری ئەکەین خۆمانین، کە توانایی ڕێبەریکردنی خۆمانمان هەبوو، کەواتە لە ڕێبەریکردنی ئەوانی تریشە زۆر سەرکەوتوتر دەبین. هاندان و ڕێنماییکردنی خەڵک بۆ گەیشتن بە ئامانجێکی هاوبەش کاری ڕێبەرە.
ئەوە ڕێبەرە کە لە کۆمەڵگەیەکە خەڵک کۆ ئەکاتەوە بۆ دۆزێکی دیاری کراو کە دەبێتە هۆی دروستبوونی قۆناغێکی نوێ لە کۆمەڵگادا. ڕەنگە پۆستی سەرکردایەتیشی نەبێت بەڵام ڕەوڵی سەرکردەیەک دەگێڕێت. سەرکردە باشەکان چون ئیلهام بەخشن خەڵک بە دەوریان کۆ ئەبنەوە و پەیرەویان لێ ئەکەن. کەواتە ئەوانەی کە پلەی سەرکردایەتیان هەیە و هەموو ڕۆژێک تەنیاتر ئەبن ئەگەرچی پلەی سەرکردایەتیان بەدەستهێناوە یان داگیریان کردووە بەڵام ناتوانن سەرکردەیەکی ڕاستەقینە بن. زۆر گرنگە لە بیرمان بێت سەرکردە ناتوانێت ڕێگای گۆڕان بە تەنیا بپێوێت، واتە ڕێبەرەکان ناتوانن بە تەنیایی سەرکەون، دەبێت خەڵک پەیرەویان لێ بکەن. سەرکەوتنی ئەوان پەیوەندی بەو خەڵکەوە هەیە کە سەرکردایەتی دەکرێن. سەرکردەی باش ئەو سەرکردەیەیە کە لە پێداویستیەکان، ئاواتەکان و تواناکانی خەڵکەکەی تێگەیشتنێکی دروستی هەیە و توانایی دروستکردنی ژینگەیەکی هەیە کە خەڵک بتوانن تێیدا بەشداری و گەشە بکەن. ئێستا کە بنەماماندانا با بچینە نێو قوڵایی مودلی سەرکردایەتیمان. پێنج ئاستی سەرکردایەتی ئەو مودیلە لەلایەن جان ماکسواڵ پەرەی پێدراوە. ڕێگایەکی ڕوون بۆ گەشەکردنی سەرکردایەتی ئەخاتە بەردەست. لە 10 ساڵی ڕابردوو خوێندنەوەم لەم بوارەدا مودیلی جوانتر و ئاسانتر لەم مودیلەم نەبینیوە. ئەم مودیلە زۆر بە جوانی یارمەتیمانەدات لە شێوە و ئاستی ڕێبەرەکانمان تێبگەین و بزانین دەکرێت چاوەڕوانی چیان لێ بکەین. مودلی ماکسواڵ پیشنیاری ئەوە ئاکات کە سەرکردایەتی ئیستاتیک نییە. 5 ئاستی سەرکردایەتی باس لەوە ئاکات کە سەرکردایەتی قۆناغی هەیە و لە قۆناغە جیاوازەکانە سەرکردە پەرە ئەسێنێت. لێرە کورتەیەک لە تێڕوانینێکی گشتی بۆ هەر کام لەم ئاستانەی سەرکردایەتی باس دەکەین کە ویستان زۆرتر لەبارەیەوە بزانن دەتوانن کتێبی 5 ئاستی سەرکردایەتی وەرگرن و بیخوێننەوە. ئاستی یەکەم سەرکردایەتی پێگەییە. سەرەتاترین ئاستە کە سەرکردایەتی دەست پێکات. سەرکردایەتی بە پلەی یەکەم لە نازناو یان پۆستێکەوە دەست پێکات. لەم ئاستەدا خەڵک بە دوای سەرکردەکانیانن، نەک لەبەر ئەوەی دەیانەوێت بەڵکو چونکە ناچارن دەبێت شوێن کەوتووی بن. بۆ نمونە لە نێو کۆمپانیایە کار ئەکەن و موچە وەرەگرن، یان ئەندامی حزبێکن و ئەگەر گوێڕایەڵی سەرکردەکە نەبن لە حزب ئەکرێنە دەرەوە، یان لە نێو ئیدارەیەکی دەوڵەتین و ناچارن شوێن کەوتوو بن ئەگینا کارەکەیان لێ وەردەگرنەوە، کەواتە بەهۆی ئەوەی کەسێک پۆستەکەی لەسەرەوەی ئێوەیە بێ 1 و 2 دەبێت فەرمانی لێ ببن. هەموو سەرکردەیەکی پێگەیی ڕۆژەکانی ئەوەڵی سەرکردایەتی خۆی ئەم ئەزمونە دەکات کە ئەندامەکان بە دڵەوە شوێن کەوتووی نابن و چاو دەبڕنە بڕیارەکان و وتەکانی بۆ ئەوەی لە هێز و توانایی سەرکردایەتیەکەی تێبگەن. ئێرە جێگەیەکی باشە بۆ دەستپێکردنی گەشتی سەرکردایەتی، بەڵام جێگەیەکی باش نییە بۆمانەوە لەبەر ئەوەی کاریگەری سەرکردە لەم ئاستەدا سنووردارە. لێرەوە سەرکردەکان دەبن بە 2 گروپ. گروپی ئەوەڵ سەرکردە ڕاستەقینەکان. سەرکردەی ڕاستەقینە لەم دەرفەتە کەڵک وەرئەگرێت بۆ ئەوەی توانایی سەرکردایەتی خۆی گەشە بدات و بڕواتە ئاستێکی بەرزتر لە سەرکردایەتی کە لە درێژەی پادکەستەکەمان تا کۆتایی لەگەڵمان دەبێت و باس لەم جۆرە سەرکردەیە دەکەین. بەڵام گروپی دووهەم سەرکردە لاوازەکانن. سەرکردەی لاواز کە بۆ خۆی دەبێتە 2 گروپ: سەرکردەی لاوازی دڵسۆز، سەرکردەی لاوازی بەرژەوەندی خواز. سەرکردەی لاوازی دڵسۆز ئەو کەسەیە کە پۆستی سەرکردایەتی بەدەست هێناوە،
بەڵام لەبەر ئەوەی ئاستی تواناکانی وان نییە بتوانێت سەرکردەیەکی کارابێت زوو تێدەگات کە بۆ بەرژەوەندی دامەزراوەکە و سازمانەکە دەبێت قبول بکات ئەو پلەیە بۆ کەسێکی دی بەجێ بێڵێت. دەستەی دووهەمی سەرکردە لاوازەکان سەرکردەی لاوازی بەرژەوەندی خوازە، ئەو کەسەیە کە پۆستی سەرکردایەتی بەدەست هێناوە و سەرکردەیەکی لاوازە و بەرژەوەندی خۆی لا گرنگتر دەبێت لە بەرژەوەندی سازمان و دامەزراوەکە. مانەوە لە پۆستەکەی دەبێتە ئەولەویەتی ئەوەڵ بۆی. لێرەوە ڕەنگە بۆ ماوەیەک بێدەنگی هەڵبژێرێت لەبەر ئەوەی ئاستی ناڕەزایەتی کۆنتڕۆڵ بکات، بەڵام خەریکی نەخشەکێشانە بۆ ئەوەی بزانێت چۆن دەتوانێت لە پۆستەکەی بۆ ماوەیەکی زۆرتر بمێنێتەوە. ئێستا کە ناتوانێت خۆی و تواناکانی گەشە بدات بۆ مانەوە دەبێت چی بکات؟ تەجروبە پێمان دەڵێت ئەم جۆرە سەرکردانە کە ناتوانن ئاستی خۆیان ببەنە سەرەوە بۆ مانەوە لە نێو هەر سازمانێک ئاستی سازمانەکە و ئەندامەکانی دائەبەزێنە خوارەوە. وا دەکەن کە هەموو شتێک لەو دامەزراوەیە بە ئەوانەوە کۆتایی پێبێت. ناکارەمەیی هەموو ئەندامەکان و ساختاری دامەزراوەکە دەگرێت و چیتر بڕوا و هیوا بە گۆڕان لەو سازمانەدا نامێنێت. بۆیە کەسایەتیە بە تواناکان کە ناتوانن گۆڕان لە دامەزراوەکە و لە سکرتێرەکەی دروستکەن دادەنیشن و جیا دەبنەوە. دابڕان و دانیشتن و تۆران لە نێو ئەو ساختارە بەردەوام لە گەشەکردندایە و ئەمەش ئەگەر پڵانی سەرکردەکە نەبوو بێت بە دڵنیاییەوە ئیستیقباڵی لێکات. لەبەر ئەوەی هەموو ئەو کەسانە کە لە دامەزراوەکە ئەڕۆنە دەرەوە کەسانی ناڕازین و ئەگەر لە نێو دامەزراوەکە بمێننەوە بۆ جۆرە لە سەرکردانە مەسئلە ساز دەبن کە ئەوان ئەڕۆنە دەرەوە سەرکردەکە بە ئاسانی ئەتوانێت کەسە بەرژەوەندی خوازەکانی نێو دامەزراوەکە لە دەوری خۆی کۆکاتەوە و ئاستی هێزی خۆی لە دامەزراوەکەدا زۆرتر پیشان بدات. ئەم جۆرە سەرکردانە وەک سەرەتان و شێرپەنجەوان بە ئارامی هەموو ئەندام و ساختاری سازمانەکە بە شێوەیەک ئەگۆڕن کە سازمانەکە ئەبەن بەرەو هەڵدێر و داڕوخان یان وەکو سازمانێکی منفعل بۆ ماوەیەکی زۆر تا خۆیان لەسەر ژیان مابن ڕای دەگرن. نازانم ئایا لە چ جۆرە شرکەت و سازمانێک مەشغوڵن، بەڵام پێم وایە ئەگەر ڕێبەری لەو چەشنەتان هەبێت بە خێرایی دەزانن باسی چیەکەم. زۆر هیوام وایە لە نێو ئەو جۆرە دامەزراوانە کار و ژیانتان نەکرد بێت لەبەر ئەوەی ئەندامەکانی ئەم دامەزراوانە بۆ ماوەیەکی زۆر تەنانەت دوای دانیشتنیشیان مێشک و ڕەوانیان بە شێوەیەکی ترسناک بیمار دەبێت و کاتی دەوێت تالی دەرباز بن. ئەگەر لە ئاستێکی بەرزتریشەوە چاو لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست بکەین نمونەی زۆر لە سەرکردە زیندووەکان و مردووەکان ئەبینین کە لەم جۆرە سەرکردانن. با ئەم سەرکردانە لێگەڕین و بڕۆینە سەر سەرکردە ڕاستەقینەکانمان. ئاستی دووهەمی سەرکردایەتی مۆڵەت. سەرکردەی پێشوو کە پۆستی سەرکردایەتی وەرگرتووە ئەگەر بتوانێت لەگەڵ خەڵک یان کارمەندەکانی پەیوەندی کاریگەر دروستکات، خەڵک هەست دەکەن سەرکردایەتی لە پەیوەندیەکانیدا گرنگی بە ئەوان ئەدات و هەست ئەکەن سەرکردەیەکی ئیلهام بەخشە. لەو حاڵەتەدا خەڵکی شوێنی ئەکەون چونکە دەیانەوێت سەرکردە کاریگەریەکی زۆرتری لەسەریان هەبێت. مۆڵەتی پێئەدەن سەرکردایەتیان بکات. سەرکردەکەمان بە پشت بەستن بە و متمانە و ڕێزەی کە بەدەستی هێناوە دەڕواتە ئاستی دووهەم. لێرەدا سەرکردایەتی کاریگەری سنووری گەورەتر دەبێتەوە. کەواتە سەرکردایەتی مۆڵەت ئاستێکە کە خەڵک شوێنت دەکەون، نەک تەنها لەبەر ئەوەی ناچارن بەڵکو لەبەر ئەوەی دەیانەوێت. سەرکردایەتی مۆڵەت بریتیە لە دروستکردنی پەیوەندی بەهێز و پەروەردەکردنی متمانە و دروستکردنی ژینگەیەکی ئەرێنی بۆ کارکردن. ئاستی سێهەمی سەرکردایەتی بەرهەمهێنانە.
سەرکردایەتی بەرهەمهێنان نوێنەرایەتی قۆناغێکی گرنگ لە پەرەپێدانی سەرکردایەتیەکات کە تێیدا سرنجی سەرکردەکە لە بەدەستهێنانی مۆڵەتەوە دەگۆڕێت بۆ بەدەستهێنانی ئەنجامە بەرجەستە و پێوانەکراوەکان. سەرکردەکان لەم ئاستەدا بە توانایی خۆیان و بەو متمانەی بەدەستیان هێناوە بۆ هاندانی کارکردن و دروستکردنی دەرەنجامەکان کە ڕاستەوخۆ بەشدارن لە سەرکەوتنی ڕێکخراوەکە هەوڵەدەن. ناوەڕۆکی سەرکردایەتی بەرهەمهێنان ئەنجامەکانە. لەم قۆناغەدا کاریگەری سەرکردەیەک بە توانایی بەرهەمهێنان لە ناو تیم یان ڕێکخراوەکەی دیاریەکرێت. بە پێچەوانەی قۆناغەکانی پێشووتری سەرکردایەتی کە زیاتر سرنجیان لەسەر دروستکردنی پەیوەندی و بەدەستهێنانی متمانە و مۆڵەتی شوێنکەوتوانە، سەرکردایەتی بەرهەمهێنان هەوڵەدات ئەو متمانانە بکات بە دەرەنجامی کۆنکریت. ئەنجامەکان بەڵگەی بەرجەستن بۆ کاریگەری سەرکردەیەک. دەستکەوتەکان لەم ئاستەدا دەبن بە پێوەرێک بۆ دیاریکردنی پێشکەوتن و سەرکەوتنی هەم سەرکردەکە و هەم ڕێکخراوەکە. توانایی گەیاندنی ئامانجەکان متمانە دروستەکات، کاریگەری سەرکردەکە بەهێزترەکات و بناغە بۆ ئاستەکانی داهاتووی سەرکردایەتی دادەنێت. جگە لەوەش پیشینەیەکی بەردەوامی سەرکەوتن پاڵنەرێکە بۆ تیمەکان. لەگەڵ ئامانجەکانی ڕێکخراوەکە هەماهەنگیان دەکات و کولتوری لێپرسینەوە لە نێو سازمانەکەدا پەروەردە ئەکات. ئەگەر ئەو سەرکردەیەی کە متمانەی خەڵکی بەدەستهێناوە و خەڵک دوای کەوتون بتوانێت بۆ کۆمەلگا یان ڕێکخراوەکەی بەرهەمهێنەر بێت، ئەوە ئاستی سەرکردە بەرزتر دەبێتەوە و خەڵک بە شانازیەوە دوای دەکەون و بە ڕێبەری خۆیانی ئەزانن. کۆمەلگە و ڕێکخراوە و دامەزراوەکە بە بوونی ئەوان مانایەکی تایبەت پەیدا دەکات. مێژووی ئەو دامەزراوە باس دەکرێت ساڵەکانی سەردەم ئەو سەرکردەیە و ساڵەکانی دوای ئەو سەرکردەیە. کاریگەری سەرکردایەتی لەم ئاستەدا سنوورەکانی زۆر گەورەترن. زۆر جار ئەزموونەکانی ئەو سەرکردەیە لە دەرەوەی دامەزراوەکەی خۆشی بەکاردێت و ئیلهام بەخش دەبێت. ئاستی چوارەمی سەرکردایەتی سەرکردایەتی پەرەپێدانی خەڵکە. لەم ئاستەدا سەرکردەکان سرنجیان لەسەر پەرەپێدانی تواناکانی سەرکردایەتی کەسانی دیکەیە لە ناو تیم یان ڕێکخراوەکەیاندا. ئامانجی سەرەکی بریتیە لە بەرهەمهێنانەوەی سەرکردایەتی لە کەسانی دیکەدا، دروستکردنی کاریگەری کە تێیدا کارامەییەکانی سەرکردایەتی دەگوازێتەوە بۆ سەرانسەری ڕێکخراوەکە و فراوانتر دەکرێت. ئەم قۆناغە بە گۆڕانکاری لە دەستکەوتی کەسیەوە بۆ گەشەکردنی بە کۆمەڵ دیاریەکرێت کە سەرکەوتنی سەرکردە بە سەرکەوتنی ئەو کەسانە دیاری ئەکرێت کە بۆ سەرکردایەتی پەرە دەدرێن. سەرکردەکان لەم قۆناغەدا تێدەگەن کە سەرکەوتنی نەهایی ئەوە نییە کە خۆیان بە شێوەیەکی شەخسی بتوانن دەرەنجامەکان بخولقێنن، بەڵکو ئەوەیە کە بتوانن یارمەتی کەسانی دیکە بدەن بۆ بەدەستهێنانی دەرەنجام. ئەم سەرکردانە وەبەرهێنان لە گەشەکردن و گەشەپێدانی ئەندامی تیمەکەیان میراتێکی سەرکردایەتی دروست ئەکەن کە زۆر جار لە ماوەی دەسڵاتی خۆیان درێژترە بێتەوە. ئێستا کە سەرکردە توانیویەتی لە ئاستی دووهەمدا ئەندامەکان کارا بکات و لە ئاستی سێهەمدا دامەزراوەکە بەرهەمهێنەر بکات و ساختارەکەی کارا بکات و لە ئاستی چوارەمدا بە بازافەرینی خۆی دەتوانێت دامەزراوەکە بباتە ئاستێکەوە کە تا ماوەیەکی زۆر دوای نەمانی خۆشی ڕێبازەکەی بەردەوام بێت. سەرکردە چەند لەم ئاستەدا سەرکەوتوو بێت، هەر ئەوەندە میراتەکەی بۆ دوای خۆی دەبێتە چرایەک کە لە کاتی پێویست دامەزراوەکە دەتوانێت بەکاری بێنێت. تا ئەو کاتەی کە دامەزراوەکە بەدەست سەرکردەیەکی ئاست نزمەوە ئەسیر نەبێت، دامەزراوەکە دەتوانێت بەرەو پێشەوە بڕوات و کارامە بوونی خۆی ڕاگرێت. هەر کە سەرکردەیەکی پێگەیی دەبێتە بڕیاردەر،
دامەزراوەکە ناکارەمە دەبێت و دەورانێک دەست پێ ئەکات کە دوای ماوەیەک قسەکردن لەسەر ئەو سەرکردەیەی کە ساڵانێک کاریزما بوو سزای بۆ دادەنرێت. لەبەر ئەوەی وەک گوتمان سەرکردەی پێگەیی ناکارامە دەیەوێت ئاستی دامەزراوەکە نزم کاتەوە بۆ ئاستی خۆی. کەواتە لە ئاستی سێهەم کە سەرکردە توانیویەتی بەرهەمهێنەر بێت دەزانێت بۆ پاراستنی بەرهەمەکانی و بۆ پەرەپێدانی زۆرتر دەبێت خەڵکەکەی یان تیمەکەی گەشە بدات. بۆیە لە ئاستی چوارەم کار دەکات لەسەر ئەوەی ڕێبەری توانا بۆ دوای خۆی و بۆ ئیشکردن لەگەڵ خۆی ئامادە بکات. لەم ئاستەدا ڕێبەر سرنجی خۆی دەخاتە سەر پەروەردەکردنی خەڵکەکەی و پەروەردەکردنی ڕێبەرانی داهاتوو. لە کۆتاییدا ئاستی پێنجەم لووتکەی سەرکردایەتیە. سەرکردایەتی لووتکەیان سەرکردەی کاریزما نوێنەرایەتی بەرزترین ئاستی سەرکردایەتیەکات. لەم ئاستەدا ئەو ڕێبەرە دەبێتە خاوەنی ئەزموونێکی بەنرخ بە شێوەیە کە ئەزموونەکان و بۆچوونەکانی لە دامەزراوەکەی خۆی دەڕواتە دەرەوە و خەڵکێکی زۆرتر کەڵکی لێوەردەگرن. هەموو خەڵکی جیهان بە ڕێبەری خۆیانی ئەزان و لێی فێر دەبن. ئەم ڕێبەرانە چیتر پەیوەندیان بە یەک ڕێکخراوەیان کۆمەڵگەیەکی دیاریکراوە نامێنێت، بەڵکو ئەزموونەکانیان یارمەتیانەدات کە سنووری کاریگەریەکانیان زۆر بربەڵاوتر بێتەوە. سەرکردەکان لەم ئاستەدا نەک تەنها بەهۆی دەستکەوتەکانیانەوە بەڵکو بەهۆی توانایی پەرەپێدانی سەرکردەکانی ترەوە ناسراون و ڕێزیان لێدەگیرێت. تا ساڵانێکی زۆر وەک مەدرسەیەک فێرمان ئەکەن و ڕێگە نیشاندەرمان ئەبن. کاتێک لەگەڵ سەرکردەیەکی ئاستی پێنجەم بەرامبەر ئەبین هەست ئەکەین مرۆڤی زەمانی خۆی نییە و زۆر لە پێشەوەی کۆمەڵگاکەیە. کەسایەتیەکی کاریزما پەیداکەن و ئێعتبارێکی زۆر بە دامەزراوەکەی خۆیان و دۆستان و خەڵکی وڵاتەکەیان ئەبەخشن. لە کۆتاییدا دەمەوێت بڵێم کە ڕوونە سەرکردایەتی ڕاستەقینە گەشتێکە نەک شوێنێکی دیاریکراو. لە دروستکردنی متمانە و بەدەستهێنانی مۆڵەتەوە تا بەرهەمهێنانی ئەنجامەکان پەرەپێدانی ئەوانی دیکە و لە کۆتاییدا گەیشتن بە لووتکەی کاریگەری. هەر ئاستێک پێویستی بە گەشەکردن و پابەندبوون و تێگەیشتنێکی قوڵ هەیە لەوەی کە سەرکردایەتی کردن مانای چییە. ئەوانەی کە ئەم گەشتە قبوڵ ئەکەن و هەوڵی بۆ ئەدەن ئەگەری زۆرتری هەیە کە ببن بە سەرکردەیەکی ڕاستەقینە. ئەوانەش کە پێیان وایە سەرکردایەتی بریتیە لەو پۆستەی هەیانە ئەگەری زۆرە بەدەستیانەوە هەڵەوگیر بین و ببن بە خەسارێکی گەورە بۆ کۆمەڵگاکەمان. تا باسێکی تر و پادکەستێکی تر بەخواتان ئەسپێرم. هەر شاد و بەختەوەر بن.